سڵای خۆی گەورتان لێ ببینەرانی بەڕێزی بەرنامەی پەروەردەی تایبەت خۆشحاڵم لە بەرنمەیەکی تر لە هەفتەی هۆشیاری ئۆتیزم لەگەڵتاندا دەبم. خۆشحاڵم ئیمڕۆ لە شاری هەولێرم گەر تەماشام کەرەستانی بەردەستمان بکەن تەماشای کەرەستەکانی پێشەوەمان بکەن دەبینێت کە بابەتەکە جیاوازتر بەرنامەکە جیاوازتر دەدەکەوێت لە بەرنامەکانی پێشووتر. ئیمڕۆ باز لە هەوڵ و ماندووبوونی دوو خێزان دەکەین کە هەوڵیان داوە لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ بەرەو پێشچوونی قۆناغ بە قۆناغ لە ڕێڕاهێنانەوە توانی ویشیانە بەهرە و توانای منداڵەکانیان بدۆزنەوە کە لە بیرکاری هیزریدا توانایەکی جیاوازتریان هەیە لە چاو منداڵانی ئاسایش نەک ئەو منداڵانەی کە وەکو خۆیان ئۆتیزمن. لەگەڵ ئەوەشدا باز لە وردەکاریەوە دەکەین چۆن ئەم منداڵانە لە چتەمەنێکەوە هەستکراوە کە جیاوازێکێ لە قۆناغی گەشەکردنیان لە چاو منداڵێکی ئاسایی ئەمانە چەندین پرسیاری تر لە دایکیان دەکەین لەگەڵ ئەوەشدا لەگەڵ مامۆستا بێوار کە بەڕێزیان چارەسەرکاری دەرونین باز لەوە دەکەین کە بەڕێزیان وەکو سەرپەرشتیار و مامۆستایانە لە بواری بیرکاری هیزریەکەدا بزانم چۆن هەوڵیان لەگەڵ دەدا ئێمە وەکو ڕاهێنەر یاخود خێزانانی تر کە ئاگان لەم بەرنامە هەیە چۆن بە وریایی تر مامەڵە بکەین لەگەڵ منداڵەکان بۆی بتوانین توانە و بەهرەیە گەگەر هەبێت لە شوێنێک بیدۆزینەوە دوای وردە وردە ئیش لەسەر بەهرەکانیان بکەین تاوەکو ڕێچکەی خۆیان دەگرن و دواتر ببێت تا تایبەتمەندیەکی کەسێتی ئەم بەهرەیە. سڵای خۆی گەورتان لێ مامۆستاگیان. سڵاو بینەرە عەزیزەکانیش بێتن. یاخ بەسەلامەت. مامۆستاگیان ئیشکردن لەگەڵ منداڵانە دەست پێکەکەتان چۆن بوو؟ بەخۆی ئەوەی ئەو منداڵانە جیا دەکرێنەوە لە منداڵەکانی تر کە خاوەن بەهرەنە ئەوانە لەگەڵ ئەوەشدا خاوەن پێداویستی تایبەتنیش ئەوە کەشتەکە بڵێن گەورەترە جیا لە منداڵەکانی نۆرماڵ. بەخۆم ئەوە نزیکەی 3 ساڵە لەگەڵ ئەو منداڵانە کار دەکەم لە ماجیک ماست بیرکاری هزری و دوای دۆزینەوەی توانای ئەو منداڵانە هەوڵماندا گرنگی و پەرە بە توانەکانی منداڵەکان دەین و ئەو قورسەیانە لەسەر خێزانیان هەیە هیچ نەبێت توزێک بتوانین کەم بکەینەوە. زۆر باش مامۆستا هەوڵدان قورسە لەگەڵ منداڵانە کە بە جۆرێک بێت سوزانم بەهرەکەیان بدۆزرێتەوە ئەمە تەنها لە ڕێگەی ڕاهێنانێکی ئاساییەوە درک بۆ بەهرەیە دەکرێت یاخود دەبێت زۆر قوڵبی زۆر لەگەڵ تایبەتمەندەکانیان بجوڵی بڕۆی هەتاوەکو بەهرەکانیان دەدۆزیەوە. بەخۆی هەموو شتێک قورسایی خۆی هەیە بەس تا ئەوەی دەست پێ نەکردووە ئەگەر دەست پێکرد دەبینی وردە و دەشتەکان ئاسان دەبێتەوە. بەس بەگشتی ئەگەر باس بکەین منداڵانی ئۆتیزم ئایا کارکردنیان لەگەڵ ئاسانەیانە حتمان قورسایەکی هەیە ئەوەش بە پێ ئاستی منداڵەکە دەگۆڕێتن جا لەگەڵ ئەوەش ئەگەر منداڵەکە بڵێن بەهرەیەکی تێدا بێتن و ئەو شتەی لای منداڵەکە هەیە کە گرنگی پێ نەدرێت و بۆ منداڵەکە گرنگە چاردەوری گرنگی پێی نەدەن لەو کاتە زیاتر منداڵەکە ئازار دەچێژێ زیاتر ناڕەحەت دەبێتن. زۆر باش مامۆستا ئەم کاسانەی لەبەردەستماندا بەشداریان کردووە لە خوڵ و دەورە چۆن بووە چۆن بەدەستاتوە؟ وەکو پێشتر ئاماژەم پێدا نزیکەی 3 ساڵە لەگەڵ ئەو منداڵانە کار دەکەم دوای ئەوە کە بەهرەکانیان دەست نیشان کراون زانیمان کە لە بیرکاری زیرەکن ئەو منداڵانە هۆشحالی وە 3 منداڵمان هەیە زیاتریشمان هەبوو بەڵام ئەو 3 منداڵانە توانیان پلە یەکەم و دووەم و سێم بەدەستی بێنن لەسەر ئاستی دەتوانم بڵێن زۆربەی منداڵەکانی نۆرماڵیش کە ساڵانە پێشبڕکێمان هەیە لە ماجیک ماست لە هەولێری پایتەخت دەکرێتن لە شار و شارۆچکەکانی کوردستان لەگەڵ عێراق بەشداری دەبن ئەو پارساڵ لەگەڵ پێرار ساڵ وەکو بڵێن 2023-2024 زیاتر لە 280 منداڵمان هەبوو لەسەر ئاستی کوردستان لەو بەرنامەیە کە بەشدار بوون و لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەتیش خۆشبەختانە ئەو منداڵانەی من کە خاوەن پێداویستی تایبەتن توانیان ڕێزبەندی یەکەم و دووەم بەدەستی بێنن بەڵێ 280 منداڵ تەنانەت لەسەر خاوەن پێداویستی تایبەتەکان توانیان ئەو نمرە بەدەست بێنن بەڵام سەرەڕای ئەوەش لەسەر زۆربەی منداڵەکانی نۆرمالیش کە نەیان توانی بگەنە ئەو ئاستە کە منداڵەکانی خاوەن پێداویستی تایبەتان بەدەستێنەوە. وەکو کۆمەلگا وەکو تاکێکی کۆمەلگاگە قسە بکەین شەرمەندەین لەوەی کە زۆر جاروابی دەکەین دەڵێن ئۆتیزم کەم و کورتیە کاتە کەم و کورتینە بەس جیاوازیەکە حتما ئۆتیزم جیاوازیەکە لەوەی گرنگتر بزانی چون کار لەگەڵ ئەو جیاوازیە دەکەی هەر ئەوەندە گرنگە ئەگەر توانیت کار لەگەڵ ئەو جیاوازیە بکەیت و منداڵەکان وەکو خۆی قبولی بکەیت
حتما بەرەو پێشچوونی باشتریش دەبێتن و کار ئاسانیش بۆ خێزانەکانیش بەکو بڵێن کار ئاسانیە بۆ خێزانەکانیش زۆر زۆرتەوە مامۆستاگیان ئەوەی کە جێگەی خۆشحاڵێسە لە دایکیشان دەپرسم دەکرێت مامۆستا ئێوە وەکو ئەزمموی کارکردنی هەتانە دۆزینەوەی بەهرەی ئەو منداڵە ببێتە ڕێگا خۆشکەرێک بۆ کۆنتترۆلکردنی سترێسانێک کە منداڵە لە ناکاو بۆ نمونە ناڕەحەتێک سترێسێک بۆ نمونە بەهۆی گرفتی هەستەکانی کە هەیەی بتوانین بیکەینە دەستپێکێک بۆی ئەم سترێسانەی کە هەیەی کۆنتترۆل بکرێمیان زووتر بەسەر ئەندازاڵ بین. ئەوە پرسیارێکی جوانە و منیش نمونەیەکت بوو دێنم کە لە واقع هەیە لە قوتابخانەکان و زۆربەی قوتابخانەکانیش کە ئێستا لە چاو ساڵەکانی پێشووتر منداڵەکانی خاوەن پێداویستی تایبەت ئۆتیزم زۆر بوونە. جا باسی لەسەر ئەو پرسیارەی بەڕێزت زۆر جار دەبینین لە قوتابخانە دەڵێن منداڵێک زۆر جوڵای هەیە و ADHD و وها دەڵێن دنیایەک مەشاکلی هەیە ئەو منداڵە شتەکە گەورە دەکەن بەخۆی وانە دەڵێن ئەو منداڵانە لەگەڵ ئەو منداڵی نۆرمال نابێتن تێکەڵ بکەین و بەخۆ شتەکە وانە ئەگەر بێتن تێستێکی IQ بۆ منداڵەکە بکە لەوانە منداڵەکە ڕێژەی زیرەکی ڕێژ ئەوەی بڵێن ژیری منداڵەکە برن بەرز بێتن. ئایکوەکە بەرز بێتن ڕێک منداڵەکە بەرز بێتن جا ئەو پرسیارنامانەیە کە لە قوتابخانەیان لە ناو پۆل دەکرێتن لە ئاست منداڵەکە نیە منداڵیش بەو شتانە ناڕەحەت دەبێتن بەردەوام بەدووە ئەو شتە دەگەڕێتن کە بڵین لە ئاست ئەوە یان پێداویستی پێیەتی منداڵەکە یان بووی گونجاوە جاگەر مامۆستاکە پرسیارێک دەکاتن ئەو دەزانێتن لە ئاست ئەو نییە ئەو توانای سەر و ئەو شتانەیە دەبین لە ناکاو جوڵەشتی دەبێتن جا مامۆستاکانیش دەڵێنیان ئەو منداڵە ADHD ڕاستە ADHD و گرفتانە هەیە کە منداڵ زۆر دەجوڵێت بەڵام هەموو جارێکیش کە منداڵێک زۆر جوڵە هەیە بێت بەمانای ئەوە نەهێت کە ADHD بێتن. زۆر باشە مامۆستا تێستی IQیان بۆ کراوانە؟ حتما پێشتر تێستی IQمان بوو کردووە و بۆی بزانین توانای ژیری ئەو منداڵانە لە چه ئاستێکدایە و دوای ئەوە دەستمان کردووە بە بەرنامە جوانە. زۆر باش بۆ لای خێزانەکانیان دێنم دەستکان خۆش مامۆستاگیان بەڕێزم دوای ناوبڕێکی کەم و دێنەوە بۆلاتان. مامۆستا بەناسڵای خۆی گەورەتان لەبێت خۆشحاڵم تەبعاً ئەو کاتتان پێبەخشین هاتم بۆ ئێرە بۆی بەرنمەیەک بکەی بەرچاوڕوونێک بدەین بۆ خێزانان لە ڕێگەی قسەکانی ئێوە هیوایەک دووبارە بدەینەوە بۆ خێزانانەی کە تەواو بێئومێد بوون لەوەی کە منداڵەکانیان تەشخیص کران بۆی کە حاڵەتی ئۆتیزمیان هەیە. بەڕێستان دوو منداڵی ئۆتیزمیشت هەیە؟ سەرەتا سڵاو لە ئێوەی بەڕێز زوو لە بینەرەکانت زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئەم ڕەخساندنە. بەڵێ من خاوەندوو منداڵی خاوەن پێداویستی تایبەتم هەردووکیان دوانن بەڵێزمکن. زۆر باشە مامۆستا هەر لە سەرەتای تەمەنیانەوە گەشەکردنیان ئاسایی بوو یان هەست دەکرد بۆ منە گرفتێک لە گەشەکردنیاندا هەیە؟ وڵی وەکو گرفت لە گەشەکردنیاندا نەبوو بەڵام لە 2 ساڵی هەستمان پێکرد کە بانگمان دەکردن جوابیان نەدەداوە یعنی هەندێک مەسەرەن سەیری دەمونچاویان نەدەکردی ئەو شتانەمان زانی کە زانیمان ئەوانە خاوەن پێداویستی تایبەتن یعنی بە خۆشمان نەوانزانی سەرەتا بردمانە چەند پسپۆرێکمان پێکرد چەند دکتۆرێکمان پێکردن ئەوان تەشخیصیان کردن کە ئەوانە حاڵەتی ئۆتیزمیان هەیە. زۆر باشە مامۆستاکان منداڵانی تۆیە ناوی چییە؟ بەڵێن کاکە بەڵێن تەمەنی چەندە؟ بەڵێن ئێستا پۆلیسێ تەمەنی 8 ساڵە یعنی دەبێتە 9 ساڵ تقریبا دەبێتە 9 ساڵ لە مەکتەبە؟ بەڵێ کۆنتترۆلکردن و شتی ئاسایی تەبعاً لە مەکتەبی ئاسایی لەگەڵ هاوت پۆلەکانی منداڵێکی ئاسایی بێگرفتن. بەڵێ مامۆستا سەرەتا بردمانە قوتابخانە کە پۆلیەک بچکە ئەوە ڕۆزە و شتیوان پێی نەکردیە ساڵێک بردیتمە سنتەر ڕاهێنانم پێی کردیە لە سنتەر پۆلی یەکەمیش کە بردم بۆ قوتابخانە سەرەتا مدیرەکە بەڕێوەبەرەکە بە هیچ شێوەیەک قبوڵی نەدەکرد یعنی چکە حرەکەی زیاد بوو زۆر حرەکەی زۆر بوڕانە دەوەستا لە پۆلدانە دەنیشت هەڵدەستاوە دەچوە دەرێ داهاتە ژوورێ مامۆستایەکان سەرەتا قبوڵیان نەدەکرد یعنی زۆر جاردایانگۆ ئەو بیبەوە هیچ نازانی کە بە خۆشی زۆر زیرەک بوو یعنی لە زیرەکی لە ڕادە بەدەر بوو. زۆر باشە دوای ئەوەی چۆن هەستان کردکەیت تایبەتمەندێک ینی زیرەکێک لە منداڵیدا هەیە کە زیرەکی بیرکاری هیزریە؟ بەڵێ سەرەتا تەمەنی بۆ 3 ساڵ
ئەوە هیچ ڕەوزە و حەزانە و شتیوان پێی نەکردبوو بەڵێ. سەر هەر لە خۆی وە دەینووسی و دەیخیندەوە بەڵێ. یعنی بەخۆی قەڵەمی گرت و نووسی و بەبێ ئەوەی کەس فێری بکە ینی کەسمان فێرمان نەکردبوو دوایی دیتمان لە بیرکاری زۆر زیرەکە یعنی هەما هیچ ڕاهێنانێکمان پێی نەکردبوو هەر پرسیارێکمان لێی دەکرد دەیزانی جوابی دەداوە زانیمان کە زۆر زیرەکە مامۆستا ئەم تایبەتمەندی دۆزینەوە لە ڕێگەی ڕاهێنانێکی ئاسایی بوو کە مامۆستا بۆن منە پێی کردووە یان بۆ خۆشتان درکتان بۆی کرد کە دەڵی لە بیرکاری زیرەک بوو بۆ واتایی بە ژمارەکانی دەنووسیاخ و کردداری کۆکردنەوە کەمکردنەوە شتیشی دەزانی بەبێەوەی ئێوە فێرتان کردبێ بەس یعنی ژمارەکانی کە دەزانی دەیزانی کۆ بکاتەوە کەمیش بکاتەوە یعنی هەر لە خۆیەوە فێر بوو پاشان مامۆستای بەڕێز پەیوەندی پێمان کرد گوتی پرسیاری کرده بگوتیان دەڵێن کوڕەکەی دیت بەهرەمەندە یعنی لە بیرکاری شتی وا زیرەکە ئەویش کە ڕاهێنان شتی پێی کرد بەهرەکەی زیاتر دۆزیەوە بەڕاستی مامۆستا بێوار دەستی خۆشبی و تێستی ئایکیوشم لە بۆی کردی ینی ئایکیوی لەسەرەوەی منداڵی ئاساییە الحەمدوللا ماشاءالله لێبێت زۆر سپاسمان ڕوخسارخان بێن بۆ لای جەناتان سڵای خۆی گەورەتان لێبێت خۆشحاڵن ئەو کاتتان پێبەخشین سڵاو لەم گۆش ئەمە خۆشحاڵترین لەو بەرنامەی داینە دەست خۆشتانی دەکەین مەمنونی ئێوە ڕوخسارخان ئێوەش دوو منداڵی ئۆتیزمتان هەیە کاکە محەممەد و دیاری کاکە دیاری ئی ئێوەش ڕوخسارخانیانی هەستان دەکرد کە ئەم منداڵانە ینی جیاوازن لە چاو منداڵی کە یان تا تەمەنی 2 ساڵی گرفتێکیان هەبوو دوایی پاشەکشەیان کرد چۆن بوو وڵی سەرەتا دیاری گەورەترە لەویدی دیاری یعنی زۆر باشە بۆی بەهەڵە نەگەشتەکە سەرەتا دیاری یعنی زۆر حرەکەی جیاواز بوو لە منداری ئاسایی هەر من هەر هەستم پێ نەکرد تا تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی بەسکە محەممەدیش بوو زیاتر ئەویش ئەوەی وی کرد زیاتر لەو مۆ دەرکات محەممەد هەتا 4 ساڵی هەر هیچ قسەی نەدەکرد بردمە سنتەری و ئەوانە ئەجا بە قسە هاتە تا بردمە لای مامۆستا بێواریش ئەو بەهرەکانی دۆزیەوە سەرەتا هەر ئەوەی پێکردن یعنی هەموو ئەوەکانی بەدیارکەوت الحەمدوللا لە ماڵەت چۆنم کۆنتڕۆڵکردن شتیان ئاسانە والله زۆر زەحمەتە زۆر زەحمەتە طبعاً پێشووتر زەحمەتتریش بوو زەحمەتتریش بوو بەس ئەها بە هەوڵ ماندوو بوون هەتا چەند لەگەریان بی باشتر دەبی یعنی هیوادارم هیچ لەو داک و بابانە بێ ومێد نەبن چونکە هەموو شتێک چارەسەرێگەر هەوڵی لۆ بدەی پێی دەگەی هەر شتێک بتەوێ ئەمەش بە هەوڵ ماندووبوونی خۆمان توانیمانانی هەموو دڵیان هەموو دایک و باوکەکان ماندوون ئەوانەی منداڵانیان هەیە زیاتر لە منداڵی ئاسایی زۆر باشە دڵخۆشم تەبان بەوەی کە ئێستا جیاوازتر زۆر دڵخۆشین دەستخۆشی بە دەرەجەیەک لە مامۆستای دەکەین چکە زۆر شت هەبوو ئەم لە محەممەدی نەمدەزانی بەڕاستی کەرینای مەلایوی یعنی گوتی ئەو بەهرانەی تێدایە یعنی زۆر شت هەیە ئەوە ئێستانی بیر دەکەمەوە کە قسەکانی ڕێگوێ ینی ئەو شتانەی ئەو گوتیتی هەمووی الحەمدلله ڕەبی ماشاءاللهیان لێبێ پارێزراوی لای خۆی بەر و ئینشاءالله ئەوەش هەوڵ و ماندووبوونێکی ئێوەیە کە ینی پاداشتەکەی دەبینن لێرە ینی دەزانن دەستکەوتەکەی چ شتێکە یەخۆ دەستکار دڵنیام یعنی زۆر منداڵیت کەش هەیە لەوانەیە لە ئیمەش زیرەکتر هەبی بەسەها دەبی بە هەوڵ و ماندووبوونی دایکەکان پێواماندی بن بەهرەکانیان بدینەوە تۆزێکیش ورد بن یعنی شتا زۆر زەحمەتە بەڵام مەحاڵی بڵێ ناکرێت یعنی زۆربەی زۆری ئەو منداڵانە یعنی بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆریان زیرەکترن لە منداڵی ئاسایی بەسیە حرەکەیان هەندێک فەرقی هەیە لەبەر ئەوەی ینی زۆر شت هەیە شاراوە بۆ لەبەر حرەکەکەیان جاری واشەیە ناوی ئۆتیزم دەینن خەرک بنەوە عچکە سەیری دەکات بەس نازانی لە زۆر ڕوەوە زۆر لە منداڵی ئاسایی هەمیشە و دەستواژەیەمان گوتوکتمانە ئۆتیزم کەم و کورتی نییە بەڵام جۆرەکە لە جیاوازی بوون بێمەژۆ جیاوازی قوبڵکەین و ماشەڵەوە جیاواز هیوادارم هەموو کەسێک وەک خۆی قوبڵیان بکە بێگمان ئەوە ئەگەر وەک خۆی قوبڵ بکرێن هەم خێزان هەم کۆمەڵگاش هەم هاوسۆزیەکە بۆ ئێوە هەمیش پاڵپشتێکە بۆ ئێوە دەستان خۆش دەستخۆشی لەم بەش دەکەن زۆر سپاس سەلامەت بنیان دووبارە سڵای خۆی گەورەتان لێبێت مامۆستاگیان ئەگەر ڕوونکردنەوەیکم بۆ بدەیت لەسەر ئەم سوپاس و پێزانینن چ شتێکم زانم چۆن پێیان دراوە تەبعەنەوە خێزانەکانیش دەستخۆشێکی زۆریان هەبوو نمونەتان زۆر بێ مامۆستا ینی بەبێ مبالەغەکردن ئەم کۆمەڵگایە پێویستمان بەوەی هەم خێزانی ئەوە هەبن وەکو خودی خۆی منداڵەکە چۆنە قوبولیان کردوون بۆیە گەیشتون بۆی کە نەتیجەیەکی جوان لە منداڵەکانیاندا بەدیبێنن و هەمیش مامۆستایانی وەکو ئێوە دڵسۆز کە
هەم ڕێنماییکارێکی دڵسۆزانە بن هەمیش ینی هەوڵ و تەقەلایەکی تاو لەگە منداڵەکان بەجددی بدەن. بەڕاستی من هەموو جارێک وەکو بڵین ئاماژە بەو خاڵەمداوە کە چوون منداڵەکان ڕاهێنان وەردەگرن بۆ ئەوەی ئاسیان بەرەو پێش بچێتن و باشتر ببن. من بە پێویست دەزانم زۆر جارخۆلی تایبەت بکرێتەوە لەلایەن کەسانی پسپورەوە بۆ خێزانەکانی منداڵەکان کە چوون هەڵسوکەوت بکەن لەبارە دۆخە جیازەکان لەگەڵ ئەو منداڵانە. ئەوە شتێکی زۆر گەورە لە هەمان کادا ئێستا گرفتێکی تریش هاتیتە پێش کۆمەڵگە دەبینین کەم قوتابخانە هەیە لە کوردستان کە لانی کەم 5 منداڵی خاوەن پێداویستی تایبەت تێدانەبێتن بەداخەوە ئەو کەسانەی کە لەوێش ئەو بەڕێزانەی مەمۆستانە کە کار لەگەڵ ئەو منداڵان دەکەن حتمما منداڵیان زۆربیان هەموو نۆرماڵن جابوویان گرفتێک دێتە پێش ئایا چوون هەڵسوکەوت لەگەڵ ئەو منداڵانە بکەن بە پێویست دەزانم لێرەش جاوە پەروەردە پێ هەستێتن کەسانی پسپۆرت پێ هەستن ئیدارەی قوتابخانە ئەرکێکی حکومیە حتمما دەبێتن خۆلی تایبەت بکرێتەوە بۆ ئەو مامۆستا باڕێزانە لەو قوتابخانەیانیش پسپۆرتمان هەیە کو بڵێن دەرچووی پەروەردەی تایبەتمان هەیە دام بمەزرێنن لەو بەشانە یانی دەروونزانیمان هەیە دەروونناسیمان هەیە دا بمەزرێن لەو بەشانە بۆی بزانن چوون هەڵسوکە لەگەڵ ئەو منداڵانە بکەن هەم نەبێتە بارگرانی بۆ قوتابخانە هەم نەبێتە بارگرانی بۆ ئەو منداڵانی چاردەوری خۆیان حتمما زیاتر و باشتر ئاسیان دەشتە پێش مامساگەنگە ڕوونکردنەوەکم بۆ بدەی لەسەر ئەم سپاس پێزانانی کە ئەمە شەر دیسان بەشدارکردنی و دەوراتانەیە کە لەگەڵ بەڕێزت بوونە وەکو پێشتر ئاماژەمان پێدا هەموو ساڵێک لە هەولێری پایتەخت پێشبڕکێمان ئەنجام دراوە بۆ ئەو منداڵانە بۆ ئەو پرۆگرامە جوانە ماجیک ماسە جا لە زۆربەی شار و شارشکەکانیش بەشدار دەبن وەکو گوتمان و سەرکەوتوی یەکەم و دەم و سێمەکان لەسەر ئاستی خاوەن پێداویستی تایبەت و هەم لەسەر ئاستی منداڵە نۆرماڵەکانیش ئاسایەکانیش بڕوانامەی پێدرێت خۆشبەختانە ئەوە منداڵەکانی خۆش ئەوەی لەگەڵ منن ئەو کۆمەڵک بڕوانەمەیان بەدەستێنەوە لەو پێشبڕکیانە کە ڕێزبەندی یەکەم و دوام لە لای ڕێکخراوەکان هاژی ئاماژە پێدانە ئەوە حتا لە لای بەڕێز فوتوشی بایلوزی وڵاتی ژاپۆنیش کە لە ساڵی 2024 ئامادە بوو لە لای ئەوانیش باوەڕنامەیان پێدراوە هەریسان لە لای دەستگای خێرخوازی حاجی دیس باوەڕنامەیان پێدراوە کە ماوەیەک لەوێمان ڕاهێنان بەو منداڵانیان کردووە لە لای ڕێکخراوی ئارسان کە بەرنامەی ماجیک ماسی ئەوانە کاریان لەگەڵ کردووە و لێرە شتێکی تر هەیە دەمێت ئاماژە پێ بدەم محەممەد یەکێکە لەو منداڵانەی کە ئۆتیزم هەیە و لە هیچ قوتابخانەیەک وەرنەدەگیرە زۆر جار باسمان کرا وەرنەگیراوە بۆ ئەوەی دەیگوتە منداڵەکە ئەو وشە جوانیە تەواو نییە و نازانم چی ببوورنە وشە دەکەم وەریان نەدەگیرە دوای ئەوە لەگەڵمان بەشدار بوو چەند مانگێکی کەم توانیمان ئاستی و منداڵە بەرەو پێشمە حتا لە ئاخرێوای لێهات لە لای ئیدارەی قوتابخانەکە بەخۆی ڕێزلێنانیان بەو منداڵە دراوان و ئەوەندە ئاستی باشە ئەوەندە زیرەکە کارێکە بە خۆداچنەوە بکەین مامۆستا من زۆر کەیسمان هەیە خێزان ڕوومان تێرەکە کە دەڵێ بۆ نمونە بە یاسا هەیە کە ئەم منهەجی دەمجەیە ئەنی قانونیە دەبێت ئەم منداڵانە وەربگیرێن بەڵام ئەگەرەوەی کە پێویستی کرد مامۆستایەکی سێبەری لەگەڵ بێ بەڵام زۆربەی زۆر ینی هەیە هەندێک مدیری هەیە ڕەتیان دەکاتەوە لەگەڵ ئەوەشدا هەندێک منداڵ هەیە دیسا لە مەکتەبەکە وەرژیا بەڵام هەندێک مامۆستا ڕەتیان دەکەن دەڵێن بۆ منەگە منداڵە ئۆتیزمی خۆ منداڵ خاوەن پێداویستی تایبەتە لە پۆلەکەدا هەبێت ئێمە بۆ منە ناچینە ئەو دەرسەوە یعنی بەجددی ئەمەیان دەیسەلمێنێک کە دەبێت ئێمە پێش ئەوەی کە قسەیەک بکەین پێش ئەوەی کە بڕیارێک بدەین دەبێت بە خۆمان دابچینەوە ئیمڕۆ منداڵێکی ئۆتیزم لە ماڵی کەسێکدا هەیە ئێمە هۆشیاری ئەومانێک کە معاناتی ئەم خێزانە چۆنە مانای ئەوە ناگەێنێت کە بۆ دوا ڕۆژ لەوانەیە کەسێکی نزیک لە ناو عایلەکەی مندا منداڵێکی ئۆتیزمی هەبێت بێگومان ینی ئەو گرفتە ئەگەر لەوانەیە لە مێژ لە دەمێکی زوودەوە ئەو گرفتە هەبێتن باسە چونکە ئەو پسپورەمان نەبوون ئەو وشیارەی ئەو سەردەمەمان نەبوو کە دەستنیشان بکرێت لەوانە زۆربەی کەسەکان ببن و لە ژیانیشدا نەما بن
ئۆتیزمیان هەبێت و کەسیشیان پێی نەزانی بێتن وایە بەس لەو سەردەما چونکە بڵێن تا ڕادەیەکی زۆر باشترین گرنگی بەو بوارە داوە دەبینین بە ئاسانی دەستنیشان دەکرێت جا گرفتێکی تریش دێتە پێش ئەو منداڵانە بەڕاستی ئەنی بێژگەلەوە کە عیلیان خێزانی ئەو منداڵانە چەند ماندوو دەبن کە دەچنە قوتابخانە کاراتیان دەکەنەوە ئەوە دووبارەیانها وەکو بڵێن ئەوە هیوای ئەو خێزانە دەکوژێتن بەداخەوە زۆر جاریش هاتیتە پێشمان کە دەڵێن خێزانی منداڵەکانی تر قبول ناکەن منداڵ بێتە ئەو منداڵ ئەوەش گرفتێکی ترە بەس ئەگەر لەو کاتەدا ئیدارەی بەڕێوبەری قوتابخانەکەیانیش بڵێن کەسانی پسپور و لێ هاتوانیش مامۆستای سیبەری لەگەڵ بێتن بتوانین یارمەتیان بدەن هەم بوو منداڵی ئۆتیزمەکە هەم بوو خێزانەکانی دەبێتە بەر ئاسانی بەڕاستی لە هاوسۆزی حتمما بێگومان دەستکان مامۆستاگەم چی لای منداڵەکان تۆزە ڕاهێنانی بەشازێکی کردداری بەخۆشحالیوە دەچین بنێرانی بەڕێزم دوای ناوبڕێکی کورت و دێنەوەلاتە. وەکو پێشترمان گوتی بەرنامەی ئێمە ماجیک ماسە بە دوو شێوازکار لەگەڵ منداڵەکە دەکەین هەم بە جیهازێک کە پێ ئەڵێن ئەمریکا پێ ئەڵێن ئەپاکوس و هەمیش بە ئیمیجینیشن بە خەیال کار لەگەڵ ئەو منداڵان دەکەین ئێستاش وەکو بڵێن پرسیارێک لە منداڵەکە دەکەین یەکەم جار بە ئەپاکوس ئەو جادەین بە ئیمیجینیشنش کار لەگەڵ دەکەین دەی ئامادەن ئەپاکوستان سفرکە دەی دەی تاو 10 2 5 -1 -10 3 -5 equal 4 good job ئەفەری ئەوجا ئێستاش دێن بە ئیمیجینیشن پرسیاریان لێ دەکەن بە خەیال ئەو پاکستان بینێرە کەیفت دێت دێ ئامادەن زیرەکن هەمووتان زیرەکن ئافرین دێ دەستان بەرزکەن دەی بە ئیمیجینیشن دەی 5 2 -5 10 -2 1 equal نامانێت ئەو منداڵانەش زۆر ماندوو بکەین ئەگەر گەشتە ئاستی زۆر باش دەتوانین پرسیاری زۆر قورستریش لێ بکەین یەکەم جار لە دیاری دەست پێ دەکەین دەی دیاری 12 5 20 15 -2 -5 10 -14 equal 15 good job دەست خۆش دە ئەوجا بێنە گەڵ بەڵێن کاکە بەڵێن دێ ئامادەی سفر کرد سفر کە بەڵێن 23 11 -4 5 2 10 -30 -10 -1 32 equal equals 38 good job that's ئەفەری 38 ده محمد محمد 2 5 10 -2 4 -5 equal 14 good job ئافرین هەر دەستکان خۆش مامۆستاگەن مامۆستاگیان کۆتا ئامۆژگاریت ئەگەر ڕووی دەمام بکەینە خێزانەکان ئامۆژگاری چیە بۆیان بەڕاستی نابێ هیچ کاتێک بێ ئومێد بی یعنی دەبێ هەر هەموو کات گەشتبین بین بۆی کە هەر بەرەو پێش دەچن یعنی من ئەوی ترم زۆر خراپ بوو ینی زۆر لەوەی خراپتر بوو ئێستاش هەر لە سنتەرە بەس زۆر بەرەو باشی چوە ئێستا لە مەکتەبیشان الحەمدوللا یعنی هیوادارم هیچ کەسێک ناومێد نەبی قەت جێ نەدەنە قسەی خەڵکی چکە زۆر جار زۆر ینی زۆر جار بە منیان گوتیە خەتای دایکەکە یان زۆر لە دیار تەلەڤزۆنت دانا کە خۆی وانە ینی ئەو منداڵانەکە لە دایک دەبن هەیتیان بەس تو هەستی پێ ناکەی هیدی ینی بەرە بە دیار دەکەوی ئیدی ئینشاءڵڵا باشتریش دەبن ئەمە هەموو توانایکی خۆمان لە بۆیان تەرخان کردی ئەجا بەتەمای خۆی گەورە هاوکار و یارمەتی دەتان بێ هەمیشە قساخان کۆتا قسەی ئێوە
والله هیوادارم لە هەموو ئەو داک و بابانەی کە ئەو منداڵانیانەیە هیچ کات بێ ئومێد نەبن، یعنی هەر شتێک لەلایەن خواوە هات دیارە ئەو کەسە توانای ئەوەی هەیە کە بەرگەی ئەو بارگرانی ئەو هەڵگرێت. بارگرانەی خوا گەورەی بارەکی قورس ناخێتە سەر کەسێکی کە نەتوانی هەڵیگری. ئێستاژە مە خۆشحاڵین هەموو ژیانی خۆشم لە بۆ ئەوانە تەرخان کردی، یعنی هیوادارم هیچ کەس بێ ئومێد نەبی گوێ بە قسەی هیچ کەسێک نەدا، یعنی دڵنیام ئەوانە تاقیکردنەوەی خوایە ڕێڕۆشنی دنیا قیامەتان بن ئینشاءالله. ئینشاءالله. بنەرانی بەڕێزم کاتێ نمونێ ئەم منداڵە جوانانە دەبینین هەر یەکێکمان دەبێت خەجاڵەتی بکێشین لەوەی کە ڕۆژێک بەسیلەی چاو بە دیقەتدانێک یاخو بە قسەیەکی زبر دایکی ئەم منداڵانەمان تاوانبار کردبێ بەوەی کە منداڵانێکیان هەیە نەیانتوانێ و پەروەردەیانکەن یاخو کۆمەڵە قسەی تر کە لەلایەن تاکەکانی ناو کۆمەلگا و ئاراستیان کراوە. ئەمە نمونەیەکی جوانن لەو منداڵانەی کە خێزانەکان پێیانەوە ماندوو بوون هیلاکەتێکی زۆر و شەونخونێکی زۆریان چێشتووە، بەڵام ئەلحەمدولیلا بەری ڕەنج و ماندووبوونەکەیان بەدەستی خوان و بە چاوی خۆیان بینیویانە. سپاس بۆ ئەو خێزانە بەڕێزانەی کە لەم بەرنامەیەدا هاوکارمان بوون، سپاس بۆ مامۆستا بێوار، سپاس بۆ کلارێست کە کۆمپانیایەکە بۆ بەشی یاریهێزیەکان لە پایتەختی هەرێمی کوردستان، سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ ئێوەی بینەر کە لەگەڵمان بوون. خوازیارم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیەتان بەدڵ بووبێت تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەبم. شاد و بەختەوەر و ئاسوودە بن و خوداتان لەگەڵ.